ئەمڕۆ دووەمین دیداری زانستی لە شاری ڕۆشنبیری بەڕێوە دەچێت. ژمارەیەکی زۆری پزیشکانی بواری پزیشکی ددان لە هەرێم و عێراق و دەرەوە لە سلێمانین بۆ گفتوگۆکردن دەربارەی پزیشکی ددان و دوایین پێشکەوتن و دەستکەوتە زانستیەکانی ئەو بوارە کە ئامانجلەی برەودانی زیاتری ئەو بوارەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوە پزیشکان بە شێوەیەکی سەردەمیانە و پێداویستی پزیشکی خزمەت بە هاوڵاتیان بکەن. You can do both labial and palatal socket shield. This is to restore that. ئەمە دووەمین دیداری پزیشکی ددانە لە سلێمانی بەڕێوە دەچێت و ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی دەکات. لە دیدارەکەدا 30 توێژینەوە لەلایەن بەشداربووانەوە لەبارەی نەخۆشیەکانی پووک و ددان لە ڕووی تیۆریەوە دەخرێنە ڕوو. هەروەک 12 وەرکشۆپیش لە ڕووی کرداریەوە بەڕێوە دەچن بۆ ئەوەی پزیشکان زیاتر بە بوارەکەیان ئاشنا بن. Check the area of the angle of the mouth here. ئەمە دووەم کۆنفرانسە و لێرەیە زیاتر لە 30 توێژینەوەی تازە پێشکەشەکرێ لەلایەن پزیشکانی دەرەوە و ناوخۆوە و ئەمە بە شێوەیەکی تیۆریە بە شێوەیەکی پراکتیک واتە بە شێوەیەکی عەمەلی کە ئەکرێت 12 وەرکشۆپمانەیە. ئەم 12 وەرکشۆپە پزیشکان بە شێوەیەکی دەست ئیشەکەن و فێری تازەترین زانستی پزیشکی دانەبن. Overall treatment, a long period of treatment, white spot development and decalcification. دیداری پزیشکانی ددان لە سلێمانی لە کاتێکدایە بەشێک لە پزیشکانی بواری ددان لە عێراق بەشدارن و هاتوون بۆ ئەوەی لەڕێی ئەم کۆنفرانسەی سلێمانیەوە ئاگاداری دوایین پێشکەوتن و دەستکەوتەکانی ئەو بوارە بن. الحقيقة أنه هاي المؤتمرات اللي تقام في البلد أو أي بلاد لە ڕاستیدا ئەم جۆرە دیدارانە بە ئامانجی پەرەپێدانی پیشەی پزیشکی گرنگن. لەبەرەوە ئەم دیدارەی سلێمانی ڕۆڵێکی دیاری هەیە لە هێنان و کێشکردنی چەندی پسپۆڕی بیانی و عەرەب. وانەکانی دیدارەکە گرنگ بوون بۆ پێی جۆرێک لە کێبڕکەی لە نێوان پزیشکانی بواری دیدان دروست دەکات کە ڕنگدانەوەی باشی لەسەر هاوڵاتیان دەبێت. والعرب ولاحظنا وجود ورشات عمل متقدمة. لە هەرێمی کوردستان نەخۆشخانە و سەنتەرەکانی ددان لەو شوێنانن کە بە هەزاران هاوڵاتیان بەهۆی دووچاربوونیان بە نەخۆشیەوە ڕووی تێدەکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆری هاوڵاتیان بەهۆی زۆری تێچووی چارەسەری نەخۆشیەکە ناتوانن وەک پێویست چارەسەری خۆیان بکەن. بۆیە ئەوان هەمیشە دەڵێن گرنگە حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بە سەنتەرەکانی چارەسەری ددان بدات بە پێی پێویستیش پزیشک و پێداویستیان بۆ دابین بکرێت.